سلێمانی. سواز بۆم دەرفەتە کاکامان سڵاو لێ بێت. دەمەوێت یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم کارەکانی ڕۆژی دووەمی کۆڕبەندەکە چۆن بەڕێوە چوون؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرە بە ڕێزەکانتان. بەڵێ ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆڕمەندی دێلفی بوو کە بە هەمان شێوەی ڕۆژی یەکەم ڕۆژێکی پڕ لە چالاکی بوو و چەندین پانێڵی زۆر گرنگ لە کۆڕبەندەکەدا مناقەشەی کرا و میوانێکی زیاتر بەشداری تێدا کردبوو و کۆمەڵێک چی لە ئاستی سیاسی لە چی لە ئازی بازرگان و چی لە ئاستی بستنسمان و وەبەرهێنەران بەشداری تێدا کردبوو و کۆمەڵێک تۆپیکی زۆر گرنگ تایبەت بە ئەو بارودۆخانەی کە لە ئێستادا لە ئاستی گیان و ناوچەکەدا بوونی هەیە و ئەو گۆڕانکاری ئابووری و تەکنۆلۆژیانەی کە ڕوودەدا. کۆڕبەندەکە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر سەرکەوتی و کۆتا ڕۆژی بۆ ڕۆژێکی زۆر سەرکەوتی بەڕێکردووە. بەڵێ ئەوەی کە کۆڕبەندەکە کۆڕبەندێکی ئابووری بوو، ئەوەی کە تۆ دوو ڕۆژە لەوەیت و وە لە نزیکەوە ڕەنگە لە هەمووان باشتر ئاگاداری بابەتەوە بەرهێنانەکان بیت. ڕەئی میوانەکان بە تایبەت میوانە بیانیەکان لەسەر پارێزگای سلێمانی و هەروەها وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی چۆن بوو؟ ئێمە یەکێ لە کێشە سەرەکیەکانمان لە ماوەی ڕابردوودا ئەوە بووە کە نەمانتوانیە ڕووی ڕاستەقینەی شاری سلێمانی بە دەرەوە بگەێنین بە تایبەتی بە وڵاتانی پێشکەوتوو بە کۆمپانیا بیانیەکان. بەڵام سوپاس بۆ جەنابی جێگیری سەرۆکوەزیری جەنابی کاپوات کە توانێتی لەم ساڵە ئەمە چەند کۆڕمەندێکی لەم شێوە ئاو شێوەی ئەم کۆڕمەندە ساز بکە لە سلێمانی. بە تاکید کۆڕبەندی دێلفی یەکێکە لە هەرە گرنگترین کۆڕبەندەکان لە ئاستی ئەوروپادا و ئەمە بۆ یەکەم جارە کە ئەم کۆڕبەندەیەتە دەروەی سنووری کارەکەی خۆی کە شاری سلێمانی تێدا هەڵبژێراوە. بەتاکی توانیمانوە لەم کۆڕبەندەدا بووە هۆی ئەوەی کە ڕووی ڕاستەقینەی لایەنە بەهێز و بنەما بەهێزە ئابوووریەکانی شاری سلێمانی بە میوانەکان بگا و جگە لەوەی کە بە مەیدانی ئارامی و گەشەی شاری سلێمانیان بینی. بەتاکید وەکو ئەوەی کە لە پانێڵەکانە میوانەکان بە تایبەتی میوانە بیانیەکان چ لە ئاسی بستنسمان چ لە ئازی سیاسی و ڕۆژنامەنووسان ڕای خۆیان دەربڕی لەسەر ئەوەی کە هەرگیز پێشتر ئەم وێنەی سلێمانیان نەبینیوە، بەڵکو وێنەی سلێمانیان زیاتر لە چوارچەوەی عێراقێکی گەورە بەو ئالۆزیە بینیوە. بەتاکی ڕێیەکی زۆر جیاواز و زۆر ئیجابی بوو. باشە کاکامان چی بکرێ بۆ ئەوەی ئەو پیشاندانی ڕووی ڕاستەقینەی سلێمانی بە وەبەرهێنەران بە تایبەت وەبەرهێنەرانی بیانی وڵاتان چی بکرێ ئەمە بە قازانجی سلێمانی بشکێتەوە؟ بەڵێ لە ڕێگەی ئەم جۆرە کۆڕبەندانەوە کە یەکێکە لە هەرە گەورەترین کۆڕمەندەکانی گیانیەکان ئێمە ئەتوانین بە ئەو بنەما بەهێزانی کە لە شاری سلێمانیدا هەیە بۆ پرۆسەی وەبەرهێنان ئەو فرسەتە ئیسیسماریانەی کە بوونی هەیە ئەتوانین بیخەینە ڕوو و ئەمان ڕوئیایەکی تازە و دنیابینینێکی تازە لەسەر شاری سلێمانیان هەبێ. چونکە بەڕاستی ئەمە فرسەتی ئیسیسماری زۆر بەهێز و باشمان هەیە و فرسەتێک جۆرە کۆمەڵە فرسەتێکمانەیە کە پێویستمان بە کۆمپانیای بیانیەکانە بێن لێرە سەرمایەکانیان بەگەڕ بخەن و سوود لە سەرمایەکانیان لە تەکنۆلۆژیەکانیان لەو داهێنانکاریانەی کە لە بواری ئیسیسماریدا هەیە ببینین. بۆیە ئەم کۆڕبەندانە ئەتوانم بڵێم ئەو دەرگایە کە ئێمە ئەتوانین ڕووی سلێمانی پیشانی کۆمپانیا گیانیەکان بدەین. بە تاکید سلێمانی خۆی لە ڕووی هەم لە ڕووی سروشتیەوە کە خاوەنی ژێرخان و سەرخانێکی زۆر دەوڵەمەندە و لە ڕووی ئەمنیەتەوە و لە ڕووی یاساییەوە واتە یاسای وەبەرهێنان کۆمەڵێ خاڵی زۆر گرنگی تێدایە کە سەرنجڕاکێشە بۆ کۆمپانیا بیانیەکان کە زۆربەی ئەم خاڵانە باسکرا لە کۆڕبەندەکەدا و خراوەتە بەردەستی میوانەکان و ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین کە زۆرترین کۆمپانیای بیانین بێرینە شاری سلێمانیەوە و بتوانین سوود لە توانە و سەرمایەکانیان وەربگرین وەکاری سەرمایە گوزاری تێدا بکەین. بە تاکید لە ڕێگەی کۆڕبەندەوە ئەم ئامانجە گەورە زۆر بە ئاسانی بەدەستەهێن. وەکو ئەمڕۆ لە پانێڵێکدا بەڕێزت هەندێک قسە کردبوو لەسەر بازرگانی دەرەکی یاخود وەبەرهێنان لە دەرەوە. ئەکرێ بڵێن هاتنی ئەو کۆمپانیا و خەڵکە بیانیە و نوێنەری وڵاتان دەرفەتێکەدا بە وەبەرهێنەرانی سلێمانی کە بتوانن ئەمانیش
پەیوەندیەکانیان بگۆڕنەوە لە دەرەوەی سلێمانی لە وڵاتانی دراوسێ بە یاخود وڵاتانی ئەوروپا و ناوچەکە بێت بتوانن وەبەرهێنان بکەن؟ بەڵێ بە تاکید لەبەرەوەی خودی بەژاروانی کۆڕمەندەکە کۆمەڵی وەبەرهێنەر و بستنسمان و بازرگانی شاری سلێمانی و کوردستانیشی تێدا بووە و ئەمە بە یەکگەیشتێکی زۆر باش بووە لە نێوان ئەم کۆمپانیا بیانیانە و ئەم وەبەرهێنەرە ناوخۆیانە و ئەمان لە کۆمەڵە تایبەتمەندی تێدا بووە کە کۆمەڵێک ئەتوانم بڵێم فرسەی ئیسیسماری جیاواز هەم لە ڕووی ئیسیسماری و هەم لە ڕووی بازرگانی و لە ڕووی ئاڵوگۆڕکردنی ئەفکارەکانەوە لە ڕووی کۆنتراکردن و پەیوەندیکردنەوە بەڵێ بە تاکید ئەم کۆڕمەندانە ئەتوانم بڵێم کلیلێکی گرنگە بۆ وەبەرهێنەر و بازرگانە ناوخۆیەکان بۆ ئەوەی هەم بگەن بە وڵاتانی دەرەوە و بگەن بەو کۆمپانیا گەورانە بۆ ئەوەی کاری بازرگانی و کاری سیسماریان لەگەڵا بکەن بە تاکید کاریگەریەکی زۆری هەبوو و بەشێکی زۆری لە وەبەرهێنەر و بازرگانەکانی سلێمانیش بەشداریان تێدا کردووە. بەڵ سەبارەت بە عێراق کاتێک لە پارێزگایەکی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی وڵاتی عێراقدایە ئیڤنتێکی ئاوا گەورەی ئابووری بەڕێوە دەچێت چ کاریگەریەشی لەسەر عێراق و ناوچەکە هەیە؟ خۆی بەڕاستی یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم کۆڕمەندە گەورانە کە کۆڕمەندێکی وەک دەرفی یەکێکە لە کۆڕمەندە هەرە قورس و گەورەکان لە ئاستی دنیادا ئەمە ئەو وێنەیە پیشانە دەین کە لە بەرچاوی هەموو وەبەرهێنەرانی بیانی لە بەرچاوی تەنانەت سیاسی و دیبلۆماسی و ڕۆژنامەنووسان کە سلێمانی خەسڵەتێکی تایبەتی هەیە خەسڵەتێکی تایبەت لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی ئیسیسماریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سیاسیەوە خەسڵەتێکی تایبەتی هەیە ئەبێ وەکو خۆی پیشانی بدەین بەراورد بە هەموو ناوچەکانی تری عێراق لەبەرەوە بە تاکید دەمەز و کاریگەریەکی زۆری هەیە بەوە بەپێی هەموو ئەو شیکارانەی کە لەم دوو ڕۆژەدا کراوە کە ئەم وێنە ڕاستەقینە بەم میوانە بە ڕێزانە گەیشتووە کە وێنەی ڕاستەقینەی شاری سلێمانی بووە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی هاوڵاتیان و لە ڕووی ئیسیسمارەوە لە ڕووی بنەماکانی فرسە ئیسیسماریەکانەوە بە تاکید نەکاریگەری ئەم جۆرە کۆڕبەندانە کاریگەری تەنها لەسەر ئاستی ئەو کۆمپانیا دروست ناکە کە بەشدار بوون بەڵکو ئەمە ئەتوانم بڕێن لە ڕووی علامی گرنگیەکی زیاتری پێدراوە و ئەبێ بەردەوام بین لەم جۆرە ئیڤنتانە بۆ ئەوەی بتوانین وڵا کاکامانجمن یەکێ لە پرسیارەکانم ئەوەیە کە هەر لەم ساڵدا ئەبینین چەند کۆڕبەند و دیدارێک لە پارێزگای سلێمانی بەڕێوە چوونە ئایا پلان هەیە ئەمانە بەردەوام بن هەر لەم ساڵداوە ئەم جۆرە چالاکیانە تا چەند دوا دەکا کە ناوچەیەکی سلێمانی ناوچەیەکی زیندوو بێ بۆ ئاڵوگۆڕی بیرۆکەکان لەبارەی وەبەرهێنانەوە بێ ئابوووریەوە بێ یاخود تەنانەت ئاسایش و وزەشەوە؟ بەڵێ بە تەعویل من گەشتبینیەکم زۆریە چونکە جەنابی جێگیری سەرۆزیان جەنابی کاقوبات یعنی دەستی یاوەتە ئەم ئەرکە ئێستا زۆر بە سەرکەوتوانە دەستی پێکردووە و تەنانەت لە ساڵانی داهاتووە لە هەمان کاتە ئەم کۆڕبەندی دەلفیە بەردەوام هەموو ساڵی لە سلێمانیا ئەکرێەوە چەند کۆڕبەندێکی کەشی جەنابیان بە پاڵپشتی جەنابیان ئەنجام دراوە کە بۆ خۆی کاریگەری زۆر گەورەی هەبووە و من دڵنیام لەوەی کە ئەم کۆڕبەندانە کاریگەریەکانیان لە داهاتوویەکی نزیکا زۆر بە باشی دەرئەکەوێ لە هەموو ڕووەکانە وەکو پێشتر باسم کرد و بە تاکید ئەمە ئەبێ هەوڵێکی زیاتر بدرێ ئەبێ کۆڕبەندی زیاتر بکرێ بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینە و ئاستی ڕۆشنبیری شاری سلێمانی و ئاستی بازرگانی و وەبەرهێنان و بەهێزی لایەنە ئابوووریەکان و لایەنە فرسە ئیسیسماریەکان بۆ هەموو لایەک بخرێتە ڕوو. بەڵێ بەڕێزامان جەلال بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی سوپاس کە لە شوێنی کۆڕبەندەکەەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانێرەکانت.